لە کاتێکدا ملیۆنان کەس بۆ بەجێهێنانی فەریزەی حەج ڕوویان لە سعودیە کردووە و چوونەتە کێوی عەرەفە، هاوکات هەزاران کەسیش تا مەزرۆن بگەن بەو شوێنە. لە 2006ەوە نایخۆ دەنووسم. مامۆستا عەبدولەتیفی تەمەن 52 ساڵ ماوەی 21 ساڵە لە هەوڵدایە بۆ ئەوەی فەریزەی حەج جێبەجێ بکات، بەڵام بە هۆکاری ئەوەی ناوی لە تیرروپشکی ڕاکێشانی حاجیان دەرنەچووە و نەیتوانیوە ئاواتەکەی بەدی بێنێت. مامۆستا عەبدولەتیف بە چاوی پڕ لە ئەسرینەوە دەڵێت لە ساڵی 2004ەوە تاکو ئەمڕۆ هەموو ساڵێک ناوی خۆم تۆمار کردووە. لە مێژە تا مەزروی سەفەری حەجین لە 2000ەکان ئەگەر بە تەکید وەبیرم نییە 2004 بەولاوە 2006 هەموو سەفەرێک هەر سەفەرێک کە ناو نووسرابن لە بۆ حەج ئەمە تەقدیمم کردووە. تا ئێستا 5 جار ناوم تۆمار کردووە، 5 جار، ئەوەی کە بە تەکید وەبیرم بی 5 جار نووسیومە و تەقدیمم کردووە نەگەڕاوەتەوە. ئەوە لە لای گشتی وەکو مرشیدایەتیش هەر تەقدیمم کردووە، بەس ئەویش جاروە هەبووە ئیمتحانمان کردووە دەرجەکە دانراوە ئەبووە ساڵی داهاتوو بچم. ساڵی داهاتوو بڕیارەکە گۆڕاوە. بە بەشداریکردنت لە فەریزەی حەج خودای باڵا دەست لە سەرجەم گوناهەکانت خۆش دەبێت، دوعاکان گیرا دەبن، وەک ئەو ڕۆژە بێتاوان دەبیت کە تازە لەدایک بوویتە. ئەوانە و چەندین شتی تر هۆکارن بۆ ئەوەی تا مەزرۆیت بۆ ئەو فەریزەیە زیاتر بێت. لە ڕۆژی عەرەفە لەسەر چێوی عەرەفە بوو، ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەوەندەی لەو ڕۆژەدا لە بەندەکانی خۆی خۆش ئەبێ و ئەگەر دەنیان ئازاد ئەکا لە ئاگری دۆزەخ وەکو هیچ شەو وەکو هیچ ڕۆژێکی تر نییە. ئینسان دەبێ حوسن ظەنی هەبی بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە لەو ڕۆژەدا بەشدار بوو لەوێ بوو ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە هەموو گوناهەکانی خۆشەوی. ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە ڕۆژی عەرەفە دائەبەزی بۆ ئاسمانی یەکەم، شانازی ئەکا بە بەندەکانی بەسەر مەلائیکەتەکانەوە. یعنی خۆشە یەکێک تۆ یەکێک بی لەو کەسانی کەوا لە چێوی عەرەفە ئامادەبی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا شانازیت پێوە بکە بەرزت کاتەوە بەسەر مەلائیکەتەکانە. لە هەرێمی کوردستان تەنها 5140 هاوڵاتی بۆ بەجێهێنانی فەریزەی حەجی ئەمساڵ چوونەتە عەرەبستانی سعودیا. بەهۆی دیاریکردنی ئەو ڕێژەیەش خەڵکێکی زۆر تا مەزرۆن بۆ بەجێگەیاندنی ئەو فەریزەیە، بەڵام نەیانتوانیوە فەریزەکە ئەنجام بدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.